بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، برابر زكانم، سلام إخواتان ليبيد، السلام عليكم ورحمة الله وبركاته. لخوای پەروەردگار داواکارم ئەو کۆڕ و دانەشتانەمان لێ وەربگرێت، هەروەک چۆن ئەمڕۆ کۆی کردینێتەوە بە هەمان شێوە لە بەهەشتی بەرین لەگەڵ پێغەمبەران و ساڵحان و شەهیدانە کۆمان بکاتەوە. ئامین. بەڕێزەکانم، حەزم کرد ئەمڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێز باس لە یەکێ لە دەردەکوشندەکان بکەین لە ناو ساحەی ئیسلامیدا، ئەویش باسکردنە لە غولو، زێدەڕەویکردن یان زێدەڕۆچوون لە مەسائیلە جۆرە و جۆرەکانی دیندا. زۆربەی زۆری ئەو تاقمە گومڕایانەی کە دروست بوون لە ناو جیهانی ئیسلامی، لە ناو سەفی ئیسلامیە، هۆکاری ئەساسی و بنەڕەتیەکەی غولو بووە لە دینە. زۆرێک لەو فێرقانە وا گومڕابوون هەتا تەسەوڕ و تەسەڕوفات و هەرس و کەوتیان بەڕاستی لە ئیسلام بردوینێتە دەرەوە، خوای گەورە پەنامان بدات. غولو یەکێک بوو لەو هۆکارانەی کە ئاینە ئاسمانەکانی پێشوو لەسەردەستی زانە و پێشەواکانیان تێکچوو. خوای پەروەردگار دەفەرمێ: قل یا ئەهل الكتاب لا تغلوا في دينكم. ئەی ئەهل الكتاب، دیارە مەبەستی پێگاورەکان و جوولەکەکان ئەوانەی کە کتێبیان بۆ دابەزیوە، لە دینە زێدەڕەوی مەکەن، لە دیندا زێدەڕەوی مەکەن، چونکە هەموو شتێک سنووری هەیە. ئیسلامیش سنوورێک و زەوابەتێکی داناوە بۆ شوێن کەوتوانی، نابێت لەم زەوابتانە دەرچن و نابێت ئەم حدود و سنوورە بەزێنن. خوای پەروەردگار کە باسی ئەهل الكتابەکە ئەفەرمێ: لا تغلوا في دينكم غير الحق ولا تتبعوا أهواء قوم قد ضلوا من قبل وأضلوا كثيرا وضلوا عن سواء السبيل. دیارە ئەوانەی کە ئەهل الكتاب لە دینە ترازان، هۆکارەکەی غولو کردن بوو، زێدەڕەوی کردن و لە دین بە سەبەبی شوێنکەوتنی هەوا و حەز و ئارەزوەکانی خۆیان. لەوانە جوولەکەکان هەندە پێغەمبەری خۆیانیان، پێغەمبەرانی خۆیانیان بە گەورە گرت و بە گەورە زانی، هەتا لە حدوودا دەریان خست، وتیان عوزێر کوڕی خوایە، خوا پەنامان بدات. گاورەکانیش بە هەمان شێوە هەندە غولو زێدەڕەویان کرد لە گوایە لە خۆشویستنی عیسا عەلەیهی السەلام، هەتاوەکە گوتیان عیسا کوڕی خوایە، خوا پەنامان بدات. وقالت اليهود عزير ابن الله وقالت النصارى المسيح ابن الله. ئەوەی کە من ئێستا مەبەستە باسی کەم بۆ ئەهلی ئیسلام و موسڵمانانە کە هەمان خوتە و ڕێگە و ڕێباز و شێوازی پەیڕەوکردنی دین نەیان ترازێنێ وەکو ئەهلی الکتاب، خوا پەنامان بدات. پێغەمبەری خوا صلی الله علیه و علی آله وسلم وریای کردینێتەوە ئەمان ترسێنێ لەوە کە تووشی ئەم غولوە نەبین. لە حەدیث ئەبی سەعید خودری خوا لێ ڕازی بێت، یەکێکە لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و علی آله وسلم لە صحیح بوخاریە فەرمێت: لتتبعن سنن الذين من قبلكم. ئێوە شوێن خەت و ڕێبازی خەڵکانی پێشخۆتان ئەکەون، شبرا بشبر وذراعا بذراع، بست بە بست، بازوو بە دوای بازوو شوێنی ئەوان هەڵەگرن. یەکێ لەوانە لە غولوکردنە لە دینە. ئەفەرمێ: حتى لو دخلوا في جحر ضب لاتبعتموهم. هەتا ئەگەر ئەوان بچنە ناو کونی بزن مژیشە، ئێوە شوێنیان هەڵەگرن و دەچنە ناو کونەکەوە. ئەما وریاکردنەوەی پێغەمبەری ئەکرەمە صلی الله علیه و علی آله وسلم لەوەی کە ئێمەش تووشی هەمان دەرد و نەخۆشی نین، بەتایبەت لە نێوان دوعاتەکانمان و ئەوانەی کە بانگەوازەکەن بۆ خوا. زۆر لەو تاقم و گومڕاوسە لێ شێوانەی لە ناو ئەهلی ئیسلامە ئەبینین لە نەتیجەی غولووە، گوایە بەپێی ئەم کار و تەسەڕوفاتەی کە ئەیکەن لە پەیڕەوکردنی دینیان
لخوای عز وجل نزیکەکەونەوە بەمە زیاتر دوورەکەونەوە لە باسی تەوەسولە لە باسی ئەو هەموو بیدعی کە ئەبینین ئەو هەموو بیدعی لە مزگەوتەکان لازال هەیە ئەبینین بەداخەوە لە مەوزوعی نوێژە لە مەوزوعی احتفالات بە زیندووکردنەوەی یادی لەدایکبوونی پێغەمبەرە صلی الله عليه وعلى آله وسلم لە هەرس و کەوت و تەسەڕوفاتە بیداعێکی زۆرە بینن ئەمە هەمووی لە نەتیجەی غوڵوکردنە لە دین یا ئەحمەد لەولاکە ما خەلەقت الئەفلاک ئەمە چێ ئەیڵێت مەگەر ئەوانەی کە خۆیان بە شوێنکەوتەی پێغەمبەر یەکڕەم ئەزانن صلی الله عليه وسلم ئەمانە نەڵێن ئەڵێن ئەگەر لەبەر تۆ نەبووە دنیامان خەڵق ناکات شیعەی ڕافضی بە هەمان شێوە دوورترین تاقم و کۆمەڵن لەوەی کە لە ئیسلام ترازاون و لە ئیسلام دوور کەوتونەتەوە بۆ هۆی ئەم غوڵوەی کە ئەیکەن لەبارەی عەلی کوڕی بتاڵیبە لە مەوزوعی حوسەینە لە مەوزوعی فاتیمەیە خوا لێیان ڕازی بێت دەیان گوت وەلەولا عەلی لەما خەلەقتوکە وەلەولا فاتیمەتە لەما خەلەقتوکوما یعنی ئەگەر لەبەر فاتیمە نەبوایە لەبەر عەلی نەبوایە تۆم خەلق نەدەکرد ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لەبەر فاتیمەش نەبوایە نە عەلیش و نە تۆشمان خەڵق ئەکرد ئەمە جۆرێکە لەم غوڵوەی کە ئەوانی گومڕا کرد خوا پەنامان بدات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرمووی لا تطرونی کەما ئەطرەت النەسارە ابن مەریەم هەندەم بەرز مەکەنەوە وەکو چۆن عیسای کوڕی مەریەمیان بەرز کردەوە هەتا وتیان کوڕی خوایە فإنما أنا عبده فقولوا عبد الله ورسوله من تنها عبدم تنها بلن عبدي خوا وبيغمبري خوا لصحيح بخاري هاتو لربيع كري معوذ خواني رازبة إفرمو سمع جارية تقول جاريك دايقود وفينا نبي يعلم ما في غد جارية قراني أوتو دايقود إما بيغمبرك من لناو داهية أزانك بيانت سيرو أدات فقال النبي صلى الله عليه وسلم لا تقولي هكذا فرمي مالي بيغمبرك من هي أزانك بيانت سيرو أدات أما هذا فلا تقولوه ما يعلم ما في غد إلا الله أم زورشتانا مالين برانبر بمن لبروا غير إخوة عز وجل كسي تشترنا زانت لحديث ترى إمام أحمد خوالي الرازي بين أنس كري مالك جراوية وأفرمي بياوي وتي يا محمد يا سيدنا وابن سيدنا وخيرنا وابن خيرنا أي محمد أي قوري إيما أي كري قوري إيما أي باشرين كسي إيما فقال النبي صلى الله عليه وسلم يا أيها الناس عليكم بتقواكم ولا يستهوينكم الشيطان أنا محمد بن عبد الله ورسوله پێغەمبەری خوا فەرمووی ئەی خەڵکینە لە خوا بترسن خۆتان بپارێزن لە گوناه شەیتان بەسەر خۆتانە دازاڵ مەکەن من محەممەدم کوڕی عبد الله ورسوله والله ما أحب أن ترفعوني فوق منزلة التي أنزلني الله والله پێم خۆش نییە بەو منزلە و پلەی کە خوای عەزە وەجەل بۆمی دیار کردووە لەوەدا زیاتر بەرزم بکەنەوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام شوێنکەوتوانی خۆی لەم غوڵوە ئاگادارە کردەوە ئەی فەرموو ئیاکم والغلو في الدين فإنما أهلك من كان قبلكم الغلو في الدين حيث صح إمام نسائي رواياتي كردووە پێغەمبەری خوا فەرموو صلی الله عليه وعلى آله وسلم دەیفەرموو نەکەن غلو لە دینا بکەن نەکەن زێدەڕەوی لە دیندا بکەن ئێمە 4 ڕکعات نوێژمان هەیە لە نوێژی نێوەڕۆ بۆ نەبیکەیتە 5 چوارە بۆ نەبیکەیتە 3 لە ئەدان و لە بانگدانە پێغەمبەری خوا صلی الله عليه وعلى آله وسلم چۆن بیلالی فێر کرد و چۆن بیلال خەونەکەی جێڕایەوە کە بانگ چۆن دابەزی پێغەمبەری خوا فەرمووی ئاوا بانگ بدە لەمەدا نەزیاد کەونەکەم کە ئەوانەی بەناوی دین و بەناوی محەبەتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم زیادە ڕەوی ئەکەن لە پەیڕەوکردنی دینداریانە ئەمە بەڕاستی زیاتر لە پێغەمبەری خوا و سونەتەکەی دوورەکەونەوە خوا پەنامان بدات ئەی فەرموو چونکە خەڵکانی پێشی ئێوە بە سەبەبی غوڵوکردن و زێدەڕەویکردن لە دینە بەفەتارەت و بە هیلاک چوون
لشرع زور زاراوە من هەیە هەمان مانای غلو ئەگرێتەوە تەتەڕف تەشەدد تەنەطع غلو ئەمانە هەموو یەک بازنن ئەوانەی کە زیاد لە خۆیان تەکلیفەکەن لە دینداری زیاد لە خۆیان ماندوو ئەکەن لە پەیڕەوکردنی دینە ئەمانەش ئەکەونە جۆری غلو خوای گەورە پەنامان بدات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو هەلەکە المتنطعون قالها ثلاثا پێغەمبەری خوا فەرمووی ئەوانەی متنطعن ئەوانە کە قسەی پام و باق و بڕیق ئەنجامەدەن زیاد لە حەدی خۆیان تەکلیفەکەن لە پەیڕەوکردنی دینیان و لە بانگەگەشتکردن بۆ دینیان ئەمانە بە هیلاک چوون و بە هیلاکیش ئەچن خوا پەنامان بدە پێغەمبەری خوا سێ جارە فەرمووی بۆیە دەیفەرمووی ئین الدینە یوسڕ دین زۆر ئاسانە ئەوەی کە شوێنی دین ئەکەوێ خوای پەروەردیگار لە دینا دیاری کردووە چی ئەکەیت و چی ناکەیت و تەکلیفەکانی لەسەر کەسانێک کە شیاوی هەڵگرتنی تەکلیفەکە بکەن بە ئەندازەی تەکلیف خوای عەزە وەجەل داوایان لێ ئەکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو شەو لەسەری فەرز بوو کە قیام اللەیل بکات لەبەرەوە پێغەمبەری خوا یتوانێ ئەم تەکلیفە هەڵگرێت بەڵام هەموو کەس ناتوانێ ئەم تەکلیفە هەڵگرێت بۆیە پێغەمبەری خوا دەیفەرموو إن الدين يسر ولن يشاد الدين إلا غلبه هەر کەسێ دین بە توندی وەربگرێت لە دینە توندڕەوی بکات ئللا ژێری ئەکەوێت و دەکەوتە ژێربارەوە لە دوایە ناتوانێ هەڵیگرێت ئەگەر ئێمە چەند نمونەیەک بهێنەوە خۆشەویستان لە ژیانی سەحابەی بەڕێز کە چیانە کرد چۆن ڕەفتاریانە کرد لە جێبەجێکردنی دینیان لە کاتێکە ئەگەر نقطەیەک بترازابان بکەوت بانە بازنەی غلوکردن و زێدەڕەوی پێغەمبەری خوا ڕایەگرتن صلی الله عليه وسلم لە صحیح بوخاری هاتووە لە ئەنەسی کوڕی مالک خوا لێی ڕازی بێت ئەفەرمێت دخل رسول الله صلى الله عليه وسلم المسجد وحبل ممدود بين ساريتين پێغەمبەری خوا عليه السلام هاتە مزگەوت بینی گوریسێکی بینی لە نێوان دوو ئەستوندەیە دوو عامودە بەستراوەتەوە فقال ما هذا فرمي أم قريسة بو بستراوتوا فرما قالوا لزينب أم حبلة أم قريسة زينب أم قريسة بستوتوا تصلي نويجكات فإذا كسلت أو فطرت تعلقت به كات كماندو أبي خوي بيو أقلته بوي نكويت پیغمبر خوا فرمي فقال حلوه ليصلي أحدكم نشاطه فإذا كسل أو فطر قعد فرمي أما هل وشينو أو قريسة هەرێک لە ئێوە ئەگەر نوێژی کرد با نوێژ کە کەماندوو بوو بۆ بەدا بنیشێت مادەم بە پێوە ناتوانێت نوێژ کات ئەم تەکلیف و خۆماندووکردنەوە خوای عەزە وەجەل پێی خۆش نییە بۆیە فەرمووی هەڵی وەشێننەوە لە حەدیثێکی تر ئیمام بوخاری هاتووە لە ابن عباس خوا لێیان ڕازی بێ ئەفەرمێت أن رسول الله صلى الله عليه وسلم بينما هو يخطب إذا هو برجل قائم فسأل عنه فقالوا أبو إسرائيل پیغمبر خوا صلى الله عليه وسلم روج خطبه أدا پیاوێکی لەناو خەڵکەکەی بینی قید ڕاوەستایە لەناو خەڵکە دانانیشێت قسەی لەگەڵەکەن جواب نهاتەوە چی پێ ئەڵێن جێ پێ نادات پێغەمبەر ناوی پێیان گوت ئەمە ئەم شەخسە ئەبوو ئیسرائیل ئەمە کونیەکەی بوو وتیان نظر أن يقوم ولا يقعد ولا يستظل ولا يتكلم ويصوم أما نذري كردوا بپێوە بوەستێت نەچێتە ژێر سێبەر هیچ قسەیە نەکا بە ڕۆژوو بێت فقال النبي صلى الله عليه وسلم مره فليتكلم وليستظل وليقعد وليتم صومه فرمي أمري پێ بکەن با قسە بکات با بچێت لە ژێر سێبەرێکە دابنیشێت با ڕۆژۆکەی خۆی بشکێنێت لەبەرەوە لە دین ترازان ئەلێرەوە دەست پێ ئەکات ئەمە غولوکردنە لە دینە ئەمە تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هێشتا زیندووە کە پێغەمبەری خوا ئەم کارەی نەکردبە تۆ بۆ ئەیکەیت حديث تر عائشة خوالي الرازي بأفرميت عن عائشة أن النبي صلى الله عليه وسلم دخل عليها وعندها امرأة قال من هذه پیغمبر خدا صلى الله عليه وسلم تسيت لا عائشة آفرتك لا عائشة ديار هر خريجي نويجا هر نويجا پیغمبر خدا فرموي چه أما قالت فلانة تذكر من صلاتها أما فلانة كسا بردوام هر خريجي نويجا
پێغەمبەری خوا چی فەرمووی مە عەلەیکم بما تطیقون ئەمە چییە؟ ئەم شتە چییە ئەیکەن و جێبەجێ ئەکەن و غڵووە لە دینە ئەیکەن ئەوەندەی تااقەتتان هەیە نوێژکەن لە کاتێکە کە تااقەتتان بڕا لەسەرتان نێکە نوێژەکانتان سنەتەکان و تەتەوعەکان یان دوور و درێژکردن لە نوێژە فەرزەکان هاتە جێبەجێ بکەن یا زۆر خوێندنی قورئان و ئاياتی پیرۆز. فوالله لا يمل الله حتى تملوا والله خوای عز وجل عملتان کۆتایی پێنایەنێت یان ئەجر و پاداشی عملەکانتە کۆتایی پێنایەنێت هەتاوە کۆتایی پێهێنن هەتا بۆ خوا بسوڵحێن خوای پەروەردگار کار و کردەوەکانتان بە ئەعمالی صالحە بۆ ئەنووسێت. وكان أحب الدين إليه ما داوم عليه صاحبه باشترین و خۆشەویستترین دینێک کە خوای عز وجل پێی خۆش بێ ئەوەیە کە بەردەوام بن لەسەری بەڵام وەکو پێغەمبەری خوا فەرمووی نەک لەوەی کە لە تااقەتی خۆتانە بەدوور بێت. زیانەکانی غڵوکردن زۆر زیان و زەرەر ئەگەیەنێت بە ئینسانەکان بە دیندارەکان بە تایبەت کە ئێمەی ئەهلی ئیسلام کە باشترین دینمان هەیە و باشترین خەڵکین لەسەر زەوی كنتم خير أمة أخرجا للناس وشوان كوتي باشترين بيغمبرين صلى الله عليه وعلى آله وسلم أبي زور وريابين لو كتوشي أم غلونا بيتكو زور زرر أدات لدين مانو لدنيا مانو لقيامت مانو غلو لوانا ئەوانەی کە لە خۆیانە توون دەکەن خوای عەزە وەجەل لێیان توون ئەکات ئەوەی دین بە توندی وەرەگرە خوای عەزە وەجەل لێی توون ئەکات. زۆر ئەبینن ئەوانەی کە تووشی دەردی وەسوەسە هاتوون وەسوەسەکان هەندە لە سەریانە دازاڵ بووە دەستنوێژیان گرتیە دەیانە بچن نوێژکەن نوێژەکەی ئەبڕن دێنەوە دەست نوێژە شۆنەوە دەستنەوە ناو نوێژەکە ئەبڕن وازان هێشتا دەست نوێژیان قبوڵ نەبووە یا نوێژەکەن دوایەوەی کە نوێژەکانیان تەواو کرد سەر لە نێو نوێژی تر ئەکەنەوە وازان نوێژەکانیان قبوڵ نەبووە. زۆرێک لەوانە وازیان لە دین و لە نوێژ و لە خواپەرستی هێناوە بە تاواتی بە سەبەبی ئەم غوڵوەی لە ئەنجامی پێڕەوکردنی دینداریانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیفەرموو لا تشددوا على أنفسكم فيشدد عليكم لە دیندا تەشەدود مەکەن زێدەڕەوی لە دینداریە مەکەن دەنا خوای عەزە وەجەل دینەکەتان لەسەرا قوڕ ئەکات. فإن قوما شددوا على أنفسهم فشدد الله عليهم فتلك بقاياهم في الصوامع والديار ورهبانية ابتدعوها ما كتبناها عليهم. پێغەمبەری خوای فەرموو لە دینە توون مەبن چونکە خوای عەزە وەجەل دینداریتان لەسەرا توون دەکات لە دوایە ناتوانن ئەم دینداری هەڵگرن. خەڵکێک هەبوو لە کاتی خۆی زۆر لە خۆیانە توون کرد خوای عەزە وەجەل لەسەریانە تووندی کردن وەکو ئەو ڕەهبانیەکان گۆشە نشینەکان هەندە خۆیان بە دینداری ئەزانی ڕەهبانیەت و گۆشە نشینیان لەسەر خۆیانە فەرز کرد لە ئاخر نەیانتوان لێی دەربچن. نمونە لەوانە برا بەڕێزەکانم عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاس خوا لێ ڕازی بێت ڕۆژە هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی یا رەسوول الله ئەمە نەتوانم هەموو ڕۆژێ ختمێکی قورئان بکەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وعلى آله وسلم فەرمووی نە مانجە جارێک ختمێک بکە. فەرمووی یا رەسوول الله من لەوە زیاتر ئەتوانم ختمێ بکەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وعلى آله وسلم فەرمووی دەی لە هەفتەی جارێکە ختمێ بکە. فەرمووی والله لەوەش زیاتر ئەتوانم. فەرمووی دەی لە 3 ڕۆژ جارێک نەکەمتر و نەزیاتر مەکە. عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عازە فەرمێ بە گوێی پێغەمبەرم کرد بەڵام ئەوە تا پیر بووم ناتوانم 3 ختمەکە بە تەواوەتی ئەنجام دەم هەر دەبێ ئەنجامیشی بن چونکە تەواو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەرمی پێویست کرد. کەواتە ئەوەی شت لەسەر خۆی پێویست دەکا خوای عەزە وەجەل باری قورس ئەکا بۆی کە ئاخر نەتوانێت هەڵی بگرێت. بۆیە پێغەمبەری خوای فەرمووی ئیاکم والغلو في الدین فإنما أهلك من كان قبلكم الغلو في الدين. لحديث إمام مسلم هاتو لصحيح مسلم أبي هريرة خوال الرازي بأفرميت خطبنا رسول الله صلى الله عليه وسلم فقال أيها الناس قد فرض الله عليكم الحج فحجوا. پیغمبر خواه صلى الله عليه وسلم روجه خطبه دا فرمي خلچينا خواهي قورا حجي لسر فرض كردون حجا كانتان زيبا زيب كان.
فقال رجل أكل عام يا رسول الله پیاوێک هەڵسا وتەی پێغەمبەری خوا هەموو ساڵ حەجمان لەسەر فەرزە فسكت پێغەمبەری خوا بێدەنگ بوو حتى قالها ثلاثا سێ جاران پێغەمبەری خوا هەر کابرا دەیپرسی یا رسول الله هەموو ساڵ بکەین پێغەمبەری خوا سێ جاران هەر بێدەنگ بوو لە ئاخیرە فەرمووی لو قلت نعم لوجبت ولما استطعتم ئەگەر بمگوت باە بەڵێ لەسەرتان فەرزە هەموو ساڵ جێبەجێ بکەن هەموو ساڵ حەستان لەسەر فەرز ئەکرا کەواتە ئەمە نەتیجەی لە خۆتونکردنە کابرا ویستی لە خۆی تون کا پێغەمبەری خوا نەیش لە خۆی تون کە چونکە ئەگەر بیگوت باە بەڵێ لەسەری فەرز ئەبوو هەموو ساڵ بکە ئینجا فەرمووی ذروني ما تركتكم فإنما هلك من كان قبلكم بكثرة سؤالهم واختلافهم على أنبيائهم فإذا أمرتكم بشيء فأتوا منه ما استطعتم وإذا نهيتكم عن شيء فدعوه پێغەمبەری خوا فەرمووی ئەوەی کە من بۆ ئێوە مجێهێشتووە ئەوەندە بەسە بۆ ئێوە لەوە زیات و کەمی مەکەن چونکە خەڵکێک لە پێش ئێوە بە سەبەبی زۆر پرسیارکردن وەکو جوولەکەکان لە نەتیجەی زۆر پرسیارکردنیان لە موسى عليه السلام ئەخیرە گومڕا بوون كثرت بنو إسرائيل لكثرة مسائلهم بنو إسرائيل گومڕابوون لە زۆری پرسیارکردن و تەڵەب و داواکردنیان بۆی پێغەمبەری خوا فەرمووی ئەوەندە بەسە لەوە زیاتر مەکەن و لەوە کامتر مەکەن ئەوەی کە ئەمرم پێکردون جێبەجێیکەن ئەوەندەی ئەتوانن لەوەی کە ئەمریشم نەیشم لێکردون دووری کەونەوە لە حەدیثی ترە برا بەڕێزەکان ئیمامی ئەنەسی کوڕی مالی خوای لێ رازی بێ فەرموو رأى شيخا يهادى بين ابنيه رأى رسول الله صلى الله عليه وسلم شيخا يهادى بين ابنيه پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیاوێکی بینی دەستی خست بووە نێوە سەرشانی هەردوو کوڕەکەی خۆی فەرمووی ما بال هذا ئەم پیاوە بۆ وای کردووە قاچی هەیە و ئەڕواتن بۆچی دەستی خۆی خستۆتە شانی سەر کوڕەکانی خۆی و بەسەر شانی ئەوانە ئەڕوات قالوا نذر أن يمشي فەرمووی نەذری کردیا کە بەم شێوەیە بڕواتن سبحان الله تەمەشای وەسف و شێوە و شکلی غلوب کەم چەندە ناشرنە پێک دوو قاچی جوانی دراوەتەیە بەڵام نەزری کردووە نەڕوات هەتا دەستی نەخاتە سەر شانی کوڕەکانی بەخۆی بخاتە سەریان و ئینجا بڕێدا بڕوات فەرمووی إن الله عز وجل عن تعذيب هذا نفسه لغني خوای عز وجل لەم عەزابەی کە ئینسانە داوێتە سەرە خۆی دەوڵەمەندە پێویستە بەم خۆ ئەشکەنجەدانە نییە و ئەمەرەه ئەن یەرکەب ئەمری کرد سواری ئەسپ بێت یا سواری گوێدرێ ئەجێ هەر شتێکە هەر سوارێکە سواری ئەبێتن باشترە لەوەی کە خۆی بخاتە سەر شانی دوو کوڕەکەی خۆی ئەم نەذرەی با بشتێنێ پێغەمبەری خوا پێیشکاند ئەوەی کە من مەبەستمە ئەمڕۆ باسی کەم برا بەڕێزەکەم ئێوە هەمووتان ئینشاءالله تەعالە داعین دعوە ئەکەن بۆ خوای عەزە وەجەل وریای هەندێک لەم نەخۆشیانە ببین کە کەوتۆتە سەفی داعیەکانمان لە مەوزوعی پەیڕەوکردنی دینیانە هەندێک لەم دیاریدانی کە هەیە ئێستا دەبێت زەروور بیان خوێنەوە بیان ناسین و تاوەکو نەکەوینە داوی غولۆوە خواپەنامامدا وەکو عولەماکانی بەنو ئیسرائیل گومڕانە بن لە نەتیجەی داوەکردنمانە بۆ خوا یەکێک لەو دیاریدانە التەئەلی تەئەلی ئەوەیە کە کەسێک لە جێی خوا بڕیاردە خواپەنامان بدات لە جێی خوا خەڵک بخاتە جەهەنەم لە جێی خوا خەڵک تەکفیرکە لە جێی خوا لەعنەت لە خەڵکی بکات لەو بارەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر نمونەی بۆ هێناینەتەوە یەکێک لەوانە لە صحیح مسلمە هاتووە لە جوندوبی کوڕی عەبدوڵڵاه خوا لێ ڕازی بێ ئەفەرمێت أن رجلا قال والله لا يغفر الله لفلان پیاوێ وتی والله خوای گەورە لە فلان کەس خۆش نابێت وإن الله تعالى قال من ذا الذي يتألى علي ألا أغفر لفلان أما تشيء لجي من بريار أداء عليه من الإخوة لفلان كس خوش نابت فإني قد غفرت لفلان وأحبطت عملك أو كما قال سبحان الله فرمي دايما لفلان كس خوش بوم وعملي توم بوت كردوا بويك خود بحقي أو أزاني كخلق شيك للرحمة ومغفرة إخوة عز وجل دور خيتوا صندق لداعي كما توشي أم دردهات وخوا بنام أمداد
كان بني إسرائيل رجلان لبني إسرائيل دو بياو هبون كان أحدهما مجتهدا في العبادة وكان الآخر مسرفا على نفسه يشيشان تواو لدين إخوادا روتوبو لدين دارو لخوا برستيا أو يتريشان تواو زيادة الروي أكل لقناه معصيته فكان متآخيين أمدوا بردوام هاو بيوزبن لقال يكتر وكو دوبرا فكان المجتهد لا يزال يرى الآخر على ذنب كابراي دين دارو خوا برست كبو خوا صلحاب بتواوتي بردوام براكي خوي هاوركي خوي لمعصيته أبيني فيقول يا هذا أقصر بردوام نصيحتي أكرد دا يقول لي بقروا واز بين لم قناه تاواني كبردوام خريجت فيقول خلني وربي دا يقول واز لمنو لأخواي خوان بينا أبعثت علي رقيبا آية بوتساودير روان كراوي بوسر من قال إلى أن رآه يوما على ذنب استضعمه روجك كابرا أبيني لسور قناهك زور قورا وقناهك زور بقورا أبينيت فقال له ويحك أقصر واز بنا أي تاوان كار أي زيادة رولدين إخوايا قال خليني وربي واز لمنو لأخواي خوان بينا أبعثت علي رقيبا آية توبة ساودير هندراوي وسر منا قال فقال والله لا يغفر الله لك سوين إخوة يقولي والله إخوة لا تخوش نابت ما دام بردوامي لسر قناه أو لا يدخلك الله الجنة أبدا يان قد خوا يقرنات خاتبهاش قال أحدهما قال فبعث الله إليهما ملكا دعاوي كأمرا خواهي پروردگار ملائكتي أنير بوسريان فقبض أرواحهما ملك الموت روحيان أتشيشت واجتمعا عنده هردو الروح دا أنري لبردم خواهي عز وجل فقال للمذنب خواهي پروردگار بقناه باركة أليت اذهب فادخل الجنة برحمتي فرمي أي قناه كار ديتو برو بوباش بالرحمة بزيمن وقال للآخر أكنت بي عالما آتو دركت بعلم زاني أركاني من أكرد أكنت على ما في يدي خازنا بويك لدى الصلاة منو دستي منايا لصلاتي منايا لمغفرة ورحمة من تو خازن بويد اذهبوا به إلى النار داي بربو جهنم سبحان الله كابراي خرابة كار توبوا بوبهاش كابراي دين دار خوا برز لنا زي غلو كردنو تألي كردن لزي خوا وبالريالي دا خوا عز وجل فرمي بربو جهنم خوا يقول بنام امداد اما دردك إلى دردكان دردي دوم نفرت كردن لم لو بوتا يجي لصفة دعاة كان من لعنة أنيرا تكفير أمو أواكن برز كانم زوزر آقاداري زمان تانبن أواندي كمان دراسي تسكي نفسم كردوا هشتاو حفظ قناه فقط لزمان أنزام أدريت أغلبي أم قناه أنا إنسان بي الإسلام درت خواه بنام أمداد بيغمبري خواه فما ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء إنساني إيمان دار زور طعن نادات زور لعن نادا لخلشي زماني بيزنيا زينو فروجنيا بلان بداخة وإستا هندي لدعاة كمان أبينا هندي ألفاظ وزني ويا بكاري هنا والله إنسان شرمة أصلا هربي خوينيته والنكر بعصي بكات لم جرى لعنة نفرتانا عمران كر حصين خوالي رازي وما أجرت وفرم بينما رسول الله صلى الله عليه وسلم في بعض أسفاره وامرأة من الأنصار على ناقة بيغمبري خواه صلى الله عليه وسلم ليش إلا قشتكاني آفرتك أبينا لسبشتي حشتريكايا أنصارية أفرمي فضجرت ديار حشتركا ما عندي كدو وجلي ترى أبيتون فلعنتها أو يجلعند لحشتركا أكات فسمع ذلك رسول الله صلى الله عليه وسلم فقال خذوا ما عليها ودعوها فإنها ملعونة فالمهم آفرت به النخواروا أم حشترج برهلاب كان تازع لعنتي ليكرا قال عمران خوالي رازبت عمران كر حصين أفرمي فكأني أراها الآن تمشي في الناس ما يعرض لها أحد فرمي والله كأنه هذا استاء أي بينم
حشرەکەم ئەبینی ئەڕۆیشت یەک کەس تەداخلی حشرەکەی ناکرد لەبەرەوەی لەعنەتی لێکرابوو. فما بال ئینسانێک لعنەتی لێ بکرێتن، ئەمە حیوانێکە لعنەتی لێکرا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی بەڕەڵایکەن لعنەتی لێکرا تازە، چونکە لعنەتکردن یان دوورکەوتنەوە لە ڕەحمەتی خوا. إن العبد إذا لعن شيئا صعدت اللعنة إلى السماء. كاتك يجي لعنته أكا لكسك أم لعنة برز أبيته وبرو آسمان، فتغلق أبواب السماء دونها ثم تهبط إلى الأرض فتغلق أبوابها دونه. كاتك أرواب برو آسمان أو لعنتا آسمان درقي ليدا آخات دا أبزي درقي زمين ليدا آخرت ناكوة السرزوي. ثم تأخذ يمينا وشمالا أم لعنة أرواب ولا الراس أرواب ولا يتساب لم تجد مساغا هذ شوين نابن خويتي بخات. رجعت إلى الذي لعن أم لعنة أكويت سر أو كسيك لعنتي ليكرايا فإن كان لذلك أهلا أجل أو كس الشاوي لعنة كبوبت وإلا رجعت إلى قائلها. سبحان الله دنا لعنتك أجريته بو أو كسيك لعنتك يكردوا. أم حديثة صحيحة إمام الباني رحمة الله عليه بأفرميت حسنة لسنن إمام أبي داود هاتوا درجة تري أمره يعني زورة لغلو تعصب كردنا بو دينداري بو شيخك بو عالمك بو مذهبك بو حزبك بو شتك كأبن أمره بداخوة خلكان كوتونة ختي يتشي لشيخ كان تنا أم شيخان براسة باقتنا هم في قمرايا بەمە چیم دێتەوە بیر دەجێڕنەوە پیاوێک بەردەوام قسەی لەسەر هێشتێ لە شێخەکانە کرد. ئەمە گومڕایە، ئەمە سەر لێشێواوە، ئەمە مبتەدیعە، ئەمە حیزبیە، ئەمە تەکفیریە، ئەمە چییە ئەمە چییە. ڕۆژە ڕێی ئەکەوێتە مزگەوتی ئەو شێخەیە ئەو ئیمامەکە هەڵەسێتەوە خوتبە ئەدا لە خوتبەکەیە ئەڵێت حەدیثێک ئەڵێت ئەفەرمێ ڕەواه الشەیخان هەردوو شەیخەکە ئیمام موسلیم ئیمام بوخاری ڕەحمەتی خوایان لێبێت کابرا بە فڕسەتی ئەزان لە ناو خەڵکەقی دەبێتەوە خەڵکینا من دەمێکە ئەڵم ئەم پیاوە گومڕایە خۆ هەمووتان بەجوێی خۆتان بیستان وتی ڕەواه الشەیطان. کابرا ئەڵێ ڕەواه الشەیخان ئەو پێی وایە ئەڵێ ڕەواه الشەیطان. ئەگەر ئینسان کەوتە غولو داوی تەعەسوبەوە بەڕاستی حەقەکانی هەموو لێ شێلو ئەبێت و لێی تێگەچێ خوا پەنامان بدات. پێغەمبەری خوا بۆیە ئەی فەرموو ومن قاتل تحت راية عمية يغضب لعصبة أو يدعو إلى عصبة أو ينصر عصبة فقتل فقتلة جاهلية. پیغمبری خواه فرمی هر کسی لجر آلایه چی چویروری شرکات يعني التعصب توربي لبر عصبيته تعصبكي دعوبك بو عصبيتكي يشد لروي تعصبية والصرخات دفرمي أجر بكوجديت وكو كسيشي زاهل أكوجديت أم دردا لناو دعاة كان من زوربا وخوش ويستانم وريابا چونك زاري وها إنسان بلي لخطي شرع ترازاوا بلام خواي پیغمبر خوا صلى الله عليه وسلم پیراغاندين كتستعاملك بكن لقر أمزورا كسانا بلام بقى حق ما ليان بس حقك ورقرين پیغمبر خوا صلى الله عليه وسلم حقي لجلكشا ورقر خوا فما ولا يجرمنكم شنآن قوم على أن لا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى نا حزير برامبر بكسك قال لنك كحق نليت حق لا عدل لتقوى نزيكا أخير درد يعني دو دردي تر أجر وقت ما بيت تكفير بابي شي زور بانو بريني كردوته وبدم لبردم مسلمانانا جورترين تاقمية كجمران كبيغمبري خوا صلى الله عليه وعلى آله وسلم دي فرمو أجر بمينم لناويانا بم وكوتسون قومي عاد هموي يتشان تيانا ما هي تيان يتشان تيانا إيش كخوارز كامبو تكفير إمام عثمان ينكرت تكفير إمام علي ينكر لو سردموا حتاوكو إستا ابن مسعود خوالي رازي به أفرميت والله خوارز كان كانوا جانا كرت حصادت من بينو جانا أبرد كأجريان حصادت من بتقوانا أبرد كان سي آوى لنا تزي غلوة هات لما بيغمبريان فرمت سي اعدل يا رسول الله
پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر من عادل نەبم قوربە سەد چێ عادلە؟ پێغەمبەری خوا فەرمووی لە جنسی ئەم کەسە خەڵکانێک دەرەچن ڕۆژێک لە ناو جثمانی مسلمانان خۆیان دەرەخەن بەڵام گورگن، بە زمانی مسلمانان قسە ئەکەن بەڵام ئەمانە گورگن، ئەگەر بیانگەمێ ئەیان کوژم وەکو چۆن قەومی عاد کو تەفروتونا بن ئەوە تەفروتونامەکردن. ئەمە لە نەتیجەی تەکفیرکردن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی من كفر الرجل أخاه فقد باء بها أحدهما، کەسێ تەکفیر بکات إلا یەکێ لەمانە پێی کافرە بن، کابرا شیاوی کوفر بێ پێی کافرە بێت، ئەوەی کە تەکفیرەکەشی کردیا ئەوەی کە تەکفیر کراوە شیاو نەبێ خۆی پێی کافرە بێت. لەم نەتیجەی تەعەسوبیەت و تەکفیرە لەناو سەفی گوایە دوعاتە نەرمەکان ئەوانەی کە هەموو خەڵکیان پێ تەکفیر و پێ حیزبیە، کتێبێک دەرەکەن ناوی چل و ئەوەندە داعیان و سن وەکو کتێبی ڕەش، ئەمانە هەمووی گومڕان. تۆ بیان خوێنەوە خەڵکی وا ئەهلی علمی تیا هەیە لە هەموو ڕوویەکە زۆر لە شەیخی ئەوانە شارەزاتر و زاناترە، نووسراوە لا یوساوی سفرن. لە سەفی تەکفیریەکانە بڕۆن لە فەیسبووکا بخوێنەوە، کۆمەڵە ڕەسمی داناوە لەمسەر و کۆمەڵەشت لەمسەر، ئەمە هەموو مولحیدەکان، ئەمە هەموو مرتەدەکان. مولحیدەکان قسەمان لەسەریانە نییە، مرتەدەکان چێن؟ هەموو ئەم شەخصانەی کە بەڕاستی لە بواری دەعوەیە ڕۆڵی باشیان جێڕاوە لەسەر ناجی سەلەفی ساڵحن، خوا لێیان قبول کە ئەگەر هەو بن دەڵێ ئەوان هەمووی مرتەدن، خوا پەنامان بدات. بۆیە پێغەمبەری خوا فەرموو من حلف بملة غير الإسلام كاذبا فهو كما قال، فەرمووی هەر کەسێک سوێن بە غەیری ئیسلام بخوا بەدرۆ ئەوە وەکو وایە کە لەگەڵ ئەوانایە، یعنی لەگەڵ ئەوانەی کە غەیری مسلمانن. ومن قتل نفسه بشيء عذب به في نار جهنم، هەر کەسێک بکوژێتن بە شتێک خوای پەروەردگار بەم شتە، هەر کەسێک خۆی بکوژێت بە شتێک خوای عەزە وەجەل بەم شتە ئەیکوژێتەوە لە ڕۆژی قیامەت. ولعن المؤمن كقتله، لعنەتی کردن لە ئینسانێکی ئیماندار وەکو کە تۆ ئیماندارات کوشت بێت. ومن رمى مؤمنا بكفر فهو كقتله، هەر کەسێک گوتی کەسێک کافرە وەکو کە بیکوژێت، چکە کۆمەڵی ئەحکام لە مەوزوعی تەکفیری خەڵکە دروست دەبێت. کەسێک کە مرتەد بوو میراتی نابات، ژنەکەی لی نکاحەکەی هەڵەوەشێتەوە، لە گۆڕستانی مسلمانان نانەژدێت، سێ ڕۆژی ستابە ئەکرێت، لەسەری ئەدرێ و ئەکوژدێت. مەوزوعی تەکفیر مەوزوعشی زۆر خەتەر و زۆر گەورەیە، ئەبێ زۆر وریابین لەوانەی کە بەتایبەت ئەهلی علمن، ئەبێ تەئسیلی علمیمان هەندە هەبێ بتوانن هەموو شتێکە لە جیاکەینەوە. ئەخیر شت خۆشەویستانم، فتوادان بەبێ علم زۆرێکە لە غلو. علم العلم دین، کەسێک کە علم پەیڕەوەکە دینی خوای پەیڕەو کردووە. دینیش ئینەمە العلم بالتعلم، علم بە تەعەلومە ئەبێت، بە وربوونەوە، بە خوێندنەوە، بە خوێندن لای شەیخێکە، لای مامۆستایەکە ئەو علمە تەئسیلەکرێ وەرئەگیرێت. دەنا تووشی داوی فتوادان دەبێ بەبێ علم، خوا پەنامان بدات. پێغەمبەری خوای فەرمووی صلی الله علیه وسلم من أفتي بفتيا بغير علم كان إثم ذلك على الذي أفتاه، کەسێ پرسیاری لێکرێت ئەو کەسەی دیکەش جوابیاتەوە فتوایەکی بۆ ئەدات، ئەگەر فتواکە ئەم کەسەی تر لەسەری ڕۆیشت هەموو تاوانەکە ئەکەوێتە ئەستۆ ئەو کەسەی کە فتواکەی داوە. پێغەمبەری خوای فەرموو لە نەتیجەی نەبوونی ئەهلی علمە ئەم جۆرە فتوایانە دروست ئەبێ، ئەم جۆرە غولۆ دروست ئەبێت. پێغەمبەری خوای فەرموو صلی الله عليه وعلى آله وسلم لە حەدیثێکە إمامي مسلم روايتي كدو خوالي الرازبي أفرميت إن الله لا يقبض العلم انتزاعا ينتزعه من الناس، خواي عز وجل أم علم هل ناقرب بويكا لو خلقي بسانيته، ولكن يقبض العلم بقبض العلماء، خواي پروردگار أم علم هل قريت بهل قرتني علمايان، حتى إذا لم يبقي عالما اتخذ الناس رؤوسا جهالا. ئەگەر عالمت دەست نەکەوت چێ ئەبێتە عالم؟ کۆمەڵە کەللەپوتێک کە مێشتیان پڕە لە جەهل، پڕە لە بیداع، پڕە لە خوڕافیات، پڕە لە علمێک بەڵام سەرەوژێر ئەم علمە وەرگیراوە، لە ئەهلی خۆی وەرنەگیراوە. فأفتوا بغير علم فضلوا وأضلوا،
فتوى أدن ببي علم خوشان بي قمراء ابن خلق شر قمراء كان بوي وريابن برابر زكانم بزاني كعلمي خوما لتشي ورقدين سليماني كوري موسى كمفتي الشام بولا دواي مكحول رحمتي خواي لي بيت يشي يقول طلبكاني عطائي كوري الرباح لتابعي تابعين قصيش زور زواني هي دي فرمو لا تأخذوا العلم من صحفي ولا القرآن من مصحفي علم لا صحفة ورمقرن قرآن لا مصحفة ورمقرن يعني علم بتنها لكتاب خوين نوى ورمقرن وقرآن بتنها فيري مبن برون لاي قارئك لقرآن شار زايا لأحكام كان شار زايا أو بيدل أما ألمني وألف لاما أما بيدلتن أو الراني أو الزايا وكو إمامي زيات روجك قرآن يا إخوان ده يقول ألف لام ميم ذلك الكتاب لا زيت فيه أم كتاب الزيت تيانية بمناوي لين را إمامي الزيات باوشي أقولي حسنا لا يكسي كقرآن بخوينا أما الزيد نية أما الريبة لمنا وشو وريقر بوتي اللي برو علمكي لا إمام مصطايكي ورنا أقر بوي إمام مالك سيتي زوزر جواني هي يفرمو لا ينبغي لأحد يكون عنده العلم أن يترك التعلم نابي كسيك عالم بي وازل تعلم بينت تعلم أويك تقول إمام مصطايك بيخوينت إمامي أبو المعالى الجويني للشعرك أخي لن تنالوا العلم بستة سأنبيك بتفصيل وبيان ذكاء وحرص وافتقار وغربة وتلقين أستاذ وطول الزمان تلقين أستاذ بميته علم ورقريد راسته خو تلقائيا بيخويني توا تقول تلقيني أستاذ فيري أدب أبيت علم كان بو كرد أكريتوا رجا كان بو كرد أبيتوا أما لا قازان زسودي كسر العلم بيخوينت بو يدوترا من كان شيخه كتابه كان خطأه أكثر من صوابي كسيك شيخكي كتاب بيت خطأكو هالكي زور زياتر لصوابكي والله الراس تبلا برزا كانم خلشك بزلا كتابة فيري علم بوا ولو بمطلقين علين أما زور كسي ما شاء الله لكتابة علمي شي باشي ورقرتوا تأصيلي علمي تواوا بلام أمام زيادة تشجيع بوي كإنسان تنهاك علم لكتابة فير نبيت تقول لكتابة فير ببيت فوزايا لحياتي تويا دروز دبي والله لا عالمك كتأصيلي هي أتواني علمك أنهم لك جاب كيتوا بوي الآخرة بلا برزا كانم عليهم پیغمبری خواه صلی الله علیه وسلم بردوام هانی اداین لوی که وریای زمان من بین لتکفیر کردن للعنت کردن امانه هموی اكون باب غلوه پیغمبری خواه صلی الله علیه وسلم فما ان العبد ليتكلم بالكلمة من رضوان الله لا يلقي لها بالا يرفعه الله بها درجات وان العبد ليتكلم بالكلمة من سخط الله لا يلقي لها بالا يهوي بها في جهنم صحيح بخاري پیغمبری خواه فرم خلقی قصی واکا لرزامندی خواه خواه پروردگار درزای برزکات و ایخات بهاش بلام کسی واه قصی وال زمانی دیت در خواه لخوی تورا اکا لنتیزه خواه گور ایخات جهنم بوی بکورتی و بکردی برا خوش ویستکانم باسکه زود ریش هلا گرید اولی بنا کم وقت کم زور برد بلام غلو درده چی زور کشنده وریابن تحصیل علمی تاکن علمی باش بخوانن سيري سيرو جاني بيغمبر الصحابة كان صون أسبي خوان تاو داوة لما زالي دين داري لما زالي دعوة يا أخوي پروردگار هم لا يكمل موفق سبحانك اللهم وبحمدك وأشهد أن لا إله إلا أنت وأستغفرك وأتوب إليك